هەر کەس و لایەنێک ببێتە هۆی هەڕەشە بۆ سەر هێزەکانمان یاخود هاوپەیمانانمان بە ئامانجی دەگرین. هێرشەکانیش پەیامێک بۆ لە ئێمەوە بۆ ئێران. ڕێگە بە کەتیبەکانی حەزبوڵای عێراقی نادەین بە ئامانجمان بگرێت و پەیوەندیەکی بتەومان لەگەڵ حکومەت و هێزەکانی هەواڵگری عێراقیدا هەیە. ئەوەی لە عێراق ئەنجامماندا هەنگاوێکی بەرگریکارانە بوو پێشوەخت واشنتۆن ڕاوێژی لەگەڵ عێراقدا کردووە. چاوەڕێ ناکەین وەک وەڵامدانەوە هێرش بکەنەوە سەرمان. لەگەڵ لێپستاوان و لایەنە پەیوەندیدارەکانی عێراقدا گفتوگۆمان لەبارەی سەرچاوەی هێرشە موشکیەکانەوە کردووە. لە ماوەی مانگی ڕابردوودا حیزبوڵڵا 12 هێرشی لەو جۆرەی لە دژمان ئەنجام داوە. We struck them at 6 p.m. Eastern Standard Time. We assessed that each location